گەڕای قەیرانەکانی تری هەرێمی کوردستان باز لەوە دەکرێت کە قەیرانی ئاسایشی نیشتیمانیش لە هەرێمی کوردستان دابوونی هەیە. بۆچی دەستگانەتەوەیی و نیشتیمانی و هەستیارەکانمان بە نیشتیمانی نەکراون و ڕێک و یەک نەخراون؟ ئێمە پێویستمان بەوە هەیە لە ئێستا لە هەرێمی کوردستان هەموومان هاوکار کە هەموومان پێکەوە بتوانین هاوبەشی بکەین لە خزمەتکردن بە وڵات. ئاسایشی نیشتیمانی هەرێمی کوردستان ڕخنەی لەسەر ڕخنا دەکەم کە چۆن دەستگای پارستان کە دەستگایەکی نیشتیمانی بێ چۆن پشتگیری لە ئەنەکەسە دکە کە ئەنەکەسە خزمەت بۆ عەرەبی شۆفینی دکە کە تا ئێستا خزمەتی کورد نەکردو ئەنەکەسە ما ئەو لەهی نیشتیمانی تێک دەدا. بەحسی هەمووشتی بکەم لەبەرەوەی خۆم سێنزە ڕۆژ تەماشاکە سێنزە ڕۆژ من وانگرتم کردووە لەبەردەم پەرلەمان کی هەبووە بابژن بەرادەران ئێوەش نهاتن کاکە ئێمە بانگی ئێوەمان کرد ئێوە نهاتن تەنها گۆڕان و یەکێتی نیشتیمانی هاتن با قسەی ڕاست بکەم. پارتی دموکراتی کوردستان لە دەقەی یەکەمەوە تا ئێستا چی وتبێ کردوێتی نەک ئەوەی شتی وتبێت و دوایی بە جۆرێک لە جۆرەکان خۆی لە بەرپرسارەتی گزیبێتەوە. دەستگای دژەتیرۆ چالاکترین و فعالترین دەستگای ئەمنیە لە 2002ەوە بەشداری کردووە لە ڕوخانی باسا وەکو هەندێک دەستگای تر نییە. خۆم بینیم نامەی دژە تێرۆر کە دەستخۆشی لە یەپەگە و یەپەجە دەکەن و لە بەرخودانی خەڵکی کۆبانی دەکەن ئەمە واقعە. من شانازیەکەم کە دژە تیرۆر ئۆپراسیۆنێک بەرامبەر بە داعش لە هەر شوێنێکی دنیا بێ ئەنجام بدات. بە هەندێک لایەن لە قسەکانی بەڕێز لە هەوشێ قسەنگی کرد بە بۆ چۆنی من یەکێک بوو لە باشترین مساحەبەیان ئەو قسانەی کە کردی لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا. ئەو قسانەی کراوە هیچ تەئسیرێکی منفی نییە لەسەر مەسەلەی ئاسایشی نیشتیمانی. بەڕاستی ئەو برێنە هیچ لە قازانجی ئێستامانە ینی ئینسان لە پارچێ دیفاع لە هێزی بتوانین ڕۆژاوای کوردستان هەر کەسێک هەر لایەنێک پشتیوانی ئێمە بکە ئێمە دەستخۆشی لێ دەکەن.